السلام عليكم، من نام سيلفا أو سمياركم پێشکەش دەکەم سمياركم بناوي كرونز ديزيزە واتە نەخۆشی کرۆن بە هیوای سوودی لێ ببینینەوە بە سەرپەرشتیاری دکتۆر عەبدوڕەحمان. ئەگەر باسی table of content بکەین یەکەم جار باسی introductionێکی دەکەین لەسەر ئەو نەخۆشیە، جۆرەکانی، هۆکارەکانی، نیشانەکانی، ئایا جگەرکێشان دەتوانێت نەخۆشی کرۆن خراپتر بکات و باس دەکەین بۆچی نەخۆشی کرۆن مەترسی شێرپەنجە زیاد دەکات لەبەر چ و باس دەکەین ئاڵۆزیەکانی نەخۆشی کرۆن و نەخۆشی کرۆن کوو دەستنیشان دەکرێت و ئایا دووگیانی سەلامەتە بۆ ئەو خانمانەی کە نەخۆشی کرۆنیان هەیە و کوو چارەسەری ئەو نەخۆشیە بکەین و ڕفرێنس. ئەگەر باسی introductionێکی بکەین لەسەر ئەو نەخۆشیە، نەخۆشی کرۆن نەخۆشیەکی درێژخایەنی هاوکردنی ڤیخۆڵە IBD کە دەبێتە هۆی هاوکردنی و ئاوسانی خۆرانی کۆئەندامی هەرس، دەتوانێت کاریگەری لەسەر هەر بەشێکی کۆئەندامی هەرس هەبێت لە دەمەوە تا کۆن، بەڵام زۆرترین جار کۆتایی ڤیخۆڵە باریکە دەگرێتەوە بە ئیلیۆ ناسراوە. هاوکردنی نەخۆشی کرۆن بە قوڵایی چینەکانی دیواری ڤیخۆڵە دەرێژ دەبێتەوە، ئەمەش دەبێتە هۆی ئازاری زێک و زوو زگچوون و ئاڵۆزیەکانی دیکە وەک تەسکبوونی ڤیخۆڵە. نەخۆشی کرۆن حاڵەتێکی درێژخایەنە و پێویستی بە بەرەوەبردنی بەردەوامی پزیشکی هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی نیشانەکان و باشترکردنی کواڵیتی ژیانی کەسانی توش بوو. لێرە ئەگەر باسی جۆرەکانی نەخۆشی کرۆن بکەین، نیشانەکانی و ئاڵۆزیە ئەگەریەکانی نەخۆشی کرۆن جیاوازن بەپێی ئەوە چ بەشێک لە ڕێڕەوی GI تووشی بووە. ئەمانەی خوارەوە بریتین لە 5 جۆری نەخۆشی کرۆن. هی یەکەم هاوکردنی قۆڵۆنی کرۆن، تەنها کاریگەر لەسەر قۆڵۆن دەبێت. ئەوەی دووەم گاسترۆدیودینۆل نەخۆشی کرۆن، ئەوەش کاریگەر لەسەر ستۆمێک و دیودینیەم هەیە کە بەشی یەکەمی ڤیخۆڵە باریکەیە. ئەوەی سێیەمیش ئیلیتیس، ئەوەش کاریگەر لەسەر ئیلیۆم دەبێت. هی چوارەمیش هاوکردنی ئیلیۆکۆلیتیس کە باوترین جۆری نەخۆشی کرۆنە کە کاریگەر لەسەر قۆڵۆن و ئیلیۆمی کۆتایی کۆتا بەشی ڤیخۆڵە باریکەیە. ئەوەی پێنجەمیش هاوکردنی ڤیخۆڵە جیجیۆنۆلیتیس، شوێنی area of inflammation in the jejunum کە سەرەوەی ڤیخۆڵە باریکەیە بەرهەم دەهێنێت. ئەگەر باسی هۆکاری نەخۆشی کرۆن بکەین، هۆکاری وردی نەخۆشی کرۆن نادیارە، بەڵام پێدەچێت لە ئەنجامی کاردانەوەی نائاسایی سیستەمی بەرگری لەشەوە بێت. لە بڕی پاراستنی لەش، سیستەمی بەرگری لەش هێرش دەکاتە سەر ماددە بێزیانەکان وەک بەکتێریە یان خۆراک. ئەمەش دەبێتە هۆی کۆبوونەوەی خڕووک ئەسیدەکانی خوێن لە دیواری ڤیخۆڵەدا، دەبێتە هۆی هاوکردنی درێژخایەن و بڕینی برین و تێکچوونی ڤیخۆڵە، ڕەنگە جینات و کێشەکانی سیستەمی بەرگری و هۆکارە ژینگەییەکانی هەموویان ڕوویان هەبێت لە گەشەکردنی نەخۆشی کرۆن. نیشانەکانی نەخۆشی کرۆن، باوترین نیشانەکانی نەخۆشی کرۆن بریتین لە ئازاری زگت کە بە زۆری لە بەشی خوارەوە لای ڕاست و زگچوون. نیشانەکانی تر لەوانەیە بریتی بن لە خوێنبەربوونی کۆن، دابەزینی کێش. هەندێک حاڵەتدا خوێنبەربوون دەتوانێت توند و درێژخایەن بێت، ئەمەش ڕەنگە ببتە هۆی کەمخوێنی. کەمخوێنیش ئێمە هەموومان دەزانین کاتێک ڕوودەدا کە خڕووکە سوورەکانی خوێن کەمتر بن یان بچووکتر بن لە ئاسایی، ئەمەش دەبێتە هۆی کۆبوونەوەی ڕێژی ئۆکسیجێن کە دەگوازرێتەوە بۆ خانەکانی لەش. لێرەش دەبەت دەکەم ئایا جگەرکێشان دەتوانێت نەخۆشی کرۆن خراپتر بکات؟ بەڵێ، جگەرکێشان نەخۆشی کرۆن خراپتر دەکات بەهۆی زیادکردنی توندی نیشانەکان ئاڵۆزیەکان، پێویستی بە دەرمان و ئاگەری نەشتەرگەری، وازهێنان لە جگەرکێشان بە شێوەیەکی بەرچاو دەرئەنجامێکی نەخۆشی باشتر دەکات. پەنجە زیاد دەکات هاوکردنی درێژخایەن، زیانەکان هاوکردنی درێژخایەن DNA و دەبێتە هۆی گۆڕینی خانەکان لە ناوپۆشی ڤیخۆڵەدا. ئەمەش ئەگەری گۆڕانکاری شێرپەنجی زیاد دەکات و ئاڵۆزیەکانی نەخۆشی کرۆن،
نەخۆشی کرۆن لەوانەیە ببتە هۆی گیرانی ڕیخۆڵە بەهۆی ئەستووربوونی دیواری ڕیخۆڵە، هەروەها دەتوانێت ببتە هۆی فیستۆڵا بە تایبەتی دەوروبەری کۆم کە لەوانەیە تووشی هەڵکردن بێت و هەندێک جار پێویستی بە نەشتەرگەری هەبێت و خراپ هەڵمژینی مادە خۆراکیەکان دەبێتە هۆی کەمی ڤیتامین و پرۆتین. زۆرێک لە نەخۆشەکانی تووشی کەمخوێنی دەبن و دەبێتە هۆی ماندوویەتی و لە منداڵەدا نەخۆشی کڕۆن لەوانەیە کاریگەری لەسەر گەشەی ئاسایی هەبێت و بەکارهێنانی سیسۆید بۆ ماوەیەکی درێژ دەبێتە هۆی لاوازکردنی ئێسکەکان و دەبێتە هۆی پووکانەوەی ئێسک یان شلبوونەوەی ئێسک. نەخۆشی کڕۆن کودەست نیشان دەکرێت. نەخۆشی کڕۆن دوای پشکنینێکی کڵێنیکی و چەند پشکنینێک دەست نیشان دەکرێت کە گرنگترین یان بریتین لە پشکنینی خوێن ئەوەی یەکەم بۆ دیاریکردنی کەمخوێنی و بوونی هاوکردن لە جستەدا. دووەم پشکنینی پیسایی بۆ ڕەتکردنەوەی هاوکردن و دیارکردنی خوێنبەربوونی ڤیخۆڵە. سێیەم کۆلۆنۆسکۆپی یان سیگمۆیدۆسکۆپی بۆ بینینی ڕاستەوخۆی ڤیخۆڵەکان و دیاریکردنی شوێن و توندی نەخۆشیەکە. لەوانەیە بایۆپسی بکرێت بۆ پشتڕاستکردنی دەستنیشانکردنەکە. هی چوارەم پشکنینی تیشکی سیتی کە بەکاردێت بۆ بینینی ڤیخۆڵەکان و دەستنیشانکردنی و گۆڕانکاریەکانی هاوکردن. لێرەدا دووتان باس دەکەم ئایا دڵنیانی سەلامەتە بۆ ئەو خانمانەی کە نەخۆشی کڕۆنیان هەیە؟ بەڵێ ئەو خانمانەی نەخۆشی کڕۆنیان هەیە دەتوانن بگیاندن و منداڵیان ببێت تەنانەت بەو شێوەش ئەو ژنانەی کە نەخۆشی کڕۆنیان هەیە پێویستە پێش بگیانبوون لەگەڵ دابینکەری چاودێری تەندروستی خۆیان قسە بکەن. زۆربەی ئەو منداڵانەی لەدایک دەبن لە ژنانی تووشبوو بە نەخۆشی کڕۆن کاریگەری ئەم حاڵەتیان لەسەر نییە. ئەو چارەسەری نەخۆشی کڕۆن چییە؟ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە بریتین لە دەرمان، نەشتەرگەری، تەواوکەری خۆراک یان تێکەڵیەک لەمانە. ئەمانجا سەرەکیەکانی بریتین لە کۆنتڕۆڵکردنی هاوکردنی و ڕاستکردنەوەی کەمی خۆراکیەکان و نەهێشتنی نیشانەکانی وەک ئازاری زگم و زگچوور و خوێنبەربوونی کۆم. چارەسەرکردنی بەندە بە شوێنی توندی ئاڵۆزیەکانی نەخۆشیەکە هەرچەند بە چارەسەری نییە بەڵام چارەسەرکردنی دەتوانێت هەڵگیرسانی نەخۆشیەکە کەم بکاتەوە و یارمەتی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە بدات. زۆرێک لە نەخۆشیەکان تووشی ماوەی چاکبوونەوەی دەبن و دەتوانن ژیانێکی تەواو و چالاک بژین بە چاودێری پزیشکی تەندروست. ئەمانەش ڕفرێنسەکانم.